پرۆژەکەی پارێزگار و ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ وەرگرتنی 3000 دینار لە هەر ماڵێک بۆ پاکردنەوەی ناو شار تا ئێستاش هاوڵاتیان پابەند نەبوون بە بڕیارەکەەوە و بەو هۆیەشەوە خۆڵ و خاشاشێکی زۆر بەنێو کۆڵانەکانی شارەکەدا بڵاو بووەتەوە. بەڕێوەبەری شارەوانی کەرکووکش ئاماژە بۆ دەکات لە مانگەوە ئەو کەسەی پابەندی بڕیارەکە نەبێت کارەبای مۆلیدەی لێ دەبردرێت و ئەو خاوەن مۆلیدەیەش پارەی هاوڵاتیان کۆنەکاتەوە گازی ماگانەی لێ دەبردرێت. ئەتێ سێزاری کە باسێکی دووکە و بڕیاری لەلایەن پارێزگار و ئەنجومەنەوە درا ئێمە دەستمان پێکرد لە مانگی شەشەوە بەڵام پرۆسەکە زۆر بە سستی ڕۆیش بەڵام ئێستا میکانێت و ئالێتێکی تازەیان داناوە 6 لیژنە دروست کراوە لەو 6 قاتعی بەلەدێ کە بەڕێوەبەری ئەو بەشە و مۆزەفێکی تر و ئەندامێکی ڕابطەی مۆلیدەکانشی لەگەڵایە ئەم 6 لیژنەیە هەڵەسن ئەو پارەیە کۆکەنەوە لە ڕێی مۆلیدەکانەوە بە پێ ئەو سوڵاتە تایبەتانەی کە دروست کراوە بە خەڵکە درێت. وەرگرتنی ئەو بڕەپارەیە لە هاوڵاتیان بۆ کۆمپانیەکانی پاکردنەوەی ناو شارەکە بوو بەڵام کارمەندانی ئەو کۆمپانیایەش ماوەی 4 مانگە موچیان پێ نەدراوە و بەهۆی نەبوونی موچەشەوە زیاتر لە 800 کرێکاری شارەوانی وازیان لە کارەکەیان هێناوە. قایمقامی کەرکووکش دەڵێت بەغدا 2 ساڵە بودجەی شارەکەی نەناردووە ئەوانیش ناچارن ئەو ڕێگایە بگرنەبەر چونکە پاکردنەوەی ناو شار یەکێکە لە کارە سەرشەکان. دیارە ئێستا لەبەر قەیرانی دارایی پارە نییە ئەگەر ئەو کۆمپانیانە پارەشیان نەبێ ناتوان بەردەوام بن و پاکردنەوەی شاری یەکێ لە خاڵە هەرە گرنگەکانە کەوا ناکرێت بە هیچ شێوەیەک فەرامۆش بکرێ ناکرێت دوا بخرێ تەنانەت بۆ چەند و کاتێکی کەمیش بۆ چەند ڕۆژێک و چەند هەفتەیەک دوا بخرێ بەڕاستی تووشی کێشەیەکی گەورابی ناو کەرکووک بۆیە بەشێک لە هاوڵاتیان نیگەرانن لە بڕیارەکەی ئیداری کەرکووک و ئاماژە بۆ دەکەن ئەو خزمەتگوزاریانە کاری حکوومەتە نەک هاوڵاتی و دەبێت لە بودجەی شارەکەدا جێبەجێ بکرێت. والله خۆی ئەوە ئەرکی حکوومەتە نەک ئەرکی میلەت ئەرکی میلەت نییە ئەرکی حکوومەت بەڵام ئەوە حەقی حکوومەت ئەی حکوومەت دەوری چییە؟ ئەی حکوومەت دەبێت خزمەتی میلەتکە نەک میلەتکە بێ بە قەزاوە جێڕە حکوومەت. دەبوو لە ماوەی ساڵی ڕابردوودا ئیداری کەرکووک ماگانە زیاتر لە 800 ملیۆن دینار بداتە ئەو کۆمپانیایی کە لە ئێستادا خۆڵ و خاشاکی شارەکە کۆ دەکاتەوە بەڵام تا ئێستا هیچ بڕەپارێکی بە کۆمپانیەکە نەداوە. ئۆژین جۆڵا NRT کەرکووک.